لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و دانانی وەکو پارێزگاری کەرکووک بە وەکالەت ڕاکان جبووری بەبێ گەڕانەوە بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک چەندین بڕیاری سەبارەت بە بودجەی شارەکە دەرکردووە. ئەمەش لە کاتێکدایە بە پێی یاسا دەبێ ئەنجومەنی پارێزگای کەرکووک بڕیار لەسەر پرۆژەکانی سەرفکردنی بودجە بدات. ئەندامێکی لیژنەی پرۆژەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئاشکرای دەکات بەهۆی سەرفکردنی بودجەی کەرکووک و نەگەڕانەوەی بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕاکان جبووری سەرپێچی یاساکانی ئەنجومەنی کردووە کە کاری بڕیاردان و چاودێریە. پێمان وایە ئەوانەی کردوتی زۆربەی سەرپێچی یاساوی دەستوری بوون وای تەسەور کرد یعنی جۆرێک لە ئینقلاب لە کەرکووک ڕوویداوە لەبەرەوە بۆ خۆی کەوتە هەندێک جوڵاندی هەندێک مەلەف کە ئەو مەلەفانە هەمووی مەلەفی دەستوری و یاسایی بوون بە تایبەتی مادێ 140 کە ئیشێکی زۆری کە ئەوە بوو کە هەموو قەراراتی لەغوکرایەوە لەلایەن وەزیری زراعەوە لەلایەن محکەمەی اتحادیەوە و ئیشانی کە ئەو کردبووی دوای 16 ئۆکتۆبەر هەمووی ڕەتکرایەوە. پێشتریش کە نایبی محافظ بۆ کۆمەڵێک کاری کردووە کەوانە ئێستا نەزاهەشی لەسەر هەیە و تەبەنەوە محکەمەی بڕیاری داوە بە دەستگیرکردنی و هاتوون بە دەستگیرکردنیشی ئەوە بۆ لەوێ نەبووە بەڵام خۆشی لە تەلەڤیزیۆنا باسیەوەی کرد کە مزەکرەیەکی بۆ دەستگیرکردنی دەرچووە لە نەزاهەی کەرکووکەوە. تەبەنەوە بۆ هەر کەسێک کە دەرچێت دەبێ بچێتە بەردەمی یاسا. بەهۆی پەرتەوازەیی لیستی برایەتی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەنجومەنەکە پەکی کەوتووە ناتوانێت کۆ ببێتەوە و لیژنەکانی بۆ چاودێری شوکارەکانی ئیدارەی شارەکە کارا بکرێتەوە. یاساناسێکیش دەڵێت لیستی برایەتی بەرپرسیارە لە پەخستنی ئەنجومەن و یەکلایی نەکردنەوەی پۆستە باڵاکان لە بەرژەوەندی کورد. ئەوە ڕاکان جبووری پارێزگاری بە وەکالەتی کەرکووک نییە حساب بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک ناکات بەڵکو ئەوە لیستی برایەتی و حیزبە کوردیەکانن کە هیچ حسابێکیان بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک نەکردووە چونکە ئێمە بزانین ئەو هەم سەرجەم ئەو بڕیارانەی کە لە ئێستادا ڕاکان دەری ئەکات سەرجەم ئەو بڕیارانە لیستی برایەتی لێی بەرپرسیارن چونکە ئەگەر لیستی برایەتی کۆبوونەوەی بکردبایە ئەنجومەنی پارێزگا دابنیشتبایە و پارێزگاریشی تریان بۆ کەرکووک دەستنیشان بکردبایە حتمما ئەو کاتە هیچ لایەنێکە بۆ پارێزگارێکی فەرمی و پارێزگارێکی یاسایی و تەنانەت ئەو بڕیارانش بەسەر کەرکووکانە دەسپێنرا لەلایەن خودی ڕاکان جبووریەوە. بەڵام کە ئێستاکە ڕاکان جبووری پارێزگاری کەرکووک بە وەکالەت ئەو بڕیاران دەرەکە دیارە هۆکارەکەی ئەوەیە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ خۆی کە لیستی برایەتی زۆرینەی ئەنجومەنەکە پێک دێنێت ئەنجومەنیان سڕ کردووە واتە هیچ کارێکیان نییە ئەنجومەنەکە خۆیان سڕیان کردووە. بە تۆمەتی گەندەڵی و بە هەدەردانی سامانی گشتی و سەرفکردنی بودجەی ساڵی 2018 کەرکووک بێگەڕانەوە بۆ ئەنجومەنی پارێزگا و چەندین تۆمەتی دیکەی گەندەڵی ڕاکان جبووری لەلایەن دەستەی نەزاهەی عێراقەوە بڕیاری دەستگیرکردنی بۆ دەرچووە بۆی سەبارەت بەو تۆمەتانە دەستگیر بکرێت و لێکۆڵینەوەی لەگەڵدا بکرێت. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.